پێشەکی بە خێراتنی جەنابتانەکەم زۆر بەخێر بن و بە خێراتنی ئەم میوانە بەڕێزانی دواشمانەوەکەنی کە دانیشتون دیارە ئەوانش میوانی منن زۆر زۆر بەخێر بن بەسەر چاو دیارە ڕەمەزان تایبەتمەندی خۆی هەیە معلومات هەموو لایەکمانە کە خوای گەورە ناو هەموو مانگەکانە ئەم مانگەی داناوە بەوەی کە تاعاتی کاملی تیا بکری ئەو تاعاتانەش ئەوەیە کە ئێمە جەنابەت دەزانی و معلوماتان هەیە لە زۆر بوارمانان لەم دنیاە بەڕاستی حەچی ما کرد هەمووی غەڵەتە حەچی کە بەرنامەی خەڵک دایناوە و خەڵک پێیوتین هەمووی وان نەبوو چۆن لێ سوورایی بەهار لە زۆر سوورایی بەهارماننا دیارە هیچی نەجاحەتی نەیەنا ئەوەی کە ئەمڕۆ بۆ ئینسان بشێت لەسەر ئەرزە وازانم بەس خوا ناسیە بە تایبەتیش لە مانگی ڕەمەزانە ئەمجە خوای گەورە ئەم مانگەی بە گۆترە و بە خۆڕاییدا نەناوە کە شەو ڕۆژ دوعایەکی بە چەند دوعایە نوێژێکی بە چەند نوێژە با بڵین ئەڵڵایەکی بە چەند ئەڵڵایە لەبەر ئەوە مانگی ڕەمەزان تایبەتمەندی خۆی هەیە و بەڕاستی بۆ ئەوە باشە کە ئینسان ئەم مانگە ئەگەر تەحەمل کا و بتوانێت سەرانسەری مانگەکە نەخەوێت تاعاتی خوای تیا بکە ئێمە بۆیە خۆمان خۆشەوێت تۆزێ بەڕاستی هەوڵی ئەوەی کە لە کۆمەڵاتیە دەستێکی بەڵامان هەبێ بە تایبەتیش ئەمەی کە لەگەڵ تۆ تەواو نییە یانە حەزیەکێ یا ناکۆچێکێ باکسەوە من ئەمڕۆ دەنگی هەمویانم کردو ئەم دێیە لەوانەیە مەسەلە بۆ نمونە وەک پێویستیش نەبن بەڵام من داوەتی هەمویانم کردو و بانگی هەمووشانم کردووە و حەزەکەم بەڕاستی لە کۆمەڵایەتیە ئێمە بۆیە خۆمان خۆشیەوە عەرزە کردی دووبارەیەکەمەوە یعنی حی پەیسان لە دنیا بژی خەڵکی کۆمەڵایەتی نەبێت خەڵکی خۆش نەوێت باس ئێمە بۆ دروست بووین خۆی ئێمە مار نین ئەمە ئینسانین ئەم ئینسانانە کە خوا دروستی کردووە مەفروزە بەڕاستی لە خزمەتی خەڵکا بێ چ خزمی خۆی چ خەڵکی تر و ئێمەژەگە بمان بێشەوە تەمە تەقسیرمان لەوە نەکردووە و ناشیکەین حتا لەگە خەڵکێکی نەناس و بێگانەشە جگە لە خزمەکانی خۆمان بەردەوام ئینشەڵڵا من خۆم شخصی خۆم عادەتێکم هەیە شەو بعضە شەو لەوانەیە هەڵسم بپارڕێمەوە لەخوا ئەڵێم خوای ئەوەی کە پێویستی بە تۆ یارمەتی بە کافرە مسلمانە هەچ کەسێکەیە ئینسانی خوای خوا دروستی کردووە بەڵام ئەوەی کە مسلمانە تۆ زیاتر عاتڵی هەیە بۆی زیاتر بۆیە پاڕیتەوە زیاتر خۆشت دەوێت بەڵام خەڵکێکیش هەیە کە مسلمانیش نییە بەڵام مادەم ئینسانە حەقی حورمەت و ڕێزی لێ بگری ئەگەر حەز دینێکی هەبێت يعني ئەمە ئاوا لە دنیا ئاوا بیری لێکەینەوە بڕواکە تا دوعاە بۆ خۆمەکەم ڕەگە سوار دوعا بۆ ئەوانە بکەم کەلیان قەوما مەسەل لەم شەڕانە لەم وڵاتانە کەلیان قەومەوە پێویستیان بەخوا خوای یارمەتیان بێت ئینسان بەرنامەی خۆی هەیە ئەو بەرنامەی کە ئێمە لە هەدەفمانایە و لە مێشکمانایە بە هیچ هێزێک لا ناچێت ئەمەشی کە وەرماگرتووە لە دنیا چی چاک بوو بیکە چی خراپ بوومەیکە ئەمەی کە ڕقی لە تۆیە تۆ بچۆ بەلایە ئەوەی کە نایەتە ماڵ تۆ چۆ ماڵی ئەوەی کە هەمشۆن ناکات تۆ چۆ هەمشۆی بکە تا حەدێ فەرمایشتی پێغەمبەر صلی الله علیه وسلم تۆ لە دوای فەرمایشەکانی پێغەمبەرەوە بڕۆ حەد ڕێ ئەو قسەی ئەو بەدوایە بڕۆ تۆ زەرر ناکەی با نەرزانی با عیلمیش پێی نەبێ کامە بۆ چییە بەڵام دووە قسەکانی ئەو بکەوە ئینشەڵڵا وەزام زەرر ناکەیت و هەدەفیشمان ئەوەیە کە گۆڕان بەسەر ئێمە نایە بە هیچ شێوەیە لە شێوەکان هەچی پرۆفیسۆری دنیا هەیە بیخە ناو مێشکی من مێشکی من ناگۆڕێ خەڵکێکم خۆشەوە لەبەرخوا ڕقم خەڵکی ڕقم لە خەڵکێکە لەبەرخوا ئەوەی کە ڕقمە دەی لەبەرخوا ڕقم لێدی ئەمەشی کە خۆشمەوەی بێگومان لەبەرخوا خۆش بێ لەبەرەوە کە ڕۆژێکە بێ ئەمە گیرە خۆین بە ئیفادەی خۆمان و بە حەزی خۆمان و لەو خەبرە تەنگ و تاریکا کە شۆڕمانەکەنەوە بێگومان ئێمە غەریبین لەوێ مامۆستا معلوماتی جەنابتانە لە سەرانسەری دنیا بگەڕێت لەی شوێنێکا غەریب نیت بەڵام لەو خەبرا زۆر غەریبی کەس نایە بە هاوارتەوە جاگە تۆزە ڕەوچیشی ماقول نەبێ ڕەوچیشی جوان نەبێ بە حاڵ چۆن بێ
لەبەر ئەوە هەدەفمان ئینشەڵا ناگۆڕێ و بەرەو چاکە. ئێمە بەردەوامی لەسەر داواتی خۆمان لەسەر چاکەکردنی خۆمان لەسەر ئەوەی کە خواچی پێخۆش بێ بە دو ئەو بەرنامەیە ڕۆی نێمە دنیا چی لێ یا چی لەنایە پەیوەندی بە ئێمەوە نییە نە بە ئێمە چاکە بێ نە بە ئێمەش خراپە بێ بەڵام محاوەلی ئەوە بکەین خراپەکان چاک بکەین یان بەرنامەیەکی خراپ دانەنین بۆ هیچ کەسێ چ بۆ خۆمان چ بۆ خەڵکی تر لەبەر چی خوا پێی خۆش بێ ئێمە بەرنامەی خۆمان أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين Çay tavlası atladım. Ha bak.